سڵاتان لێبێت گەڕانی ئەم جارەشمان دەست پێ دەکات. وەکە زانین زۆرن ئەو کەسانەی کە ئاژەڵ بەخێو دەکەن و خواستیان لەسەر بەخێوکردنی ئاژەڵێ و هەم لە ڕووی خواردنی هەم لە ڕووی ئەوانەشی کە بەخێوی ئەەکەن. بەڵام دەگمەنن ئەو کەسانەی کە جۆرە ئاژەڵێک بەخێو دەکەن کە دەگمەنە و خواستی زۆریشی لەسەرە. من ئەمڕۆ بەڕۆ قەزای چۆمان بەڕێ دەکەوم. جاوەشتان بیر نەچێت هاوڵاتیەک لە قەزای چۆمانە کە جۆرە ئاژەڵێک بەخێو دەکات کە دەگمەنە و خواستی زۆریشی لەسەرە. من ئەمڕۆ گەشتەکەم دەست پێ دەکات بەرەو قەزای چۆمان. پێتان ناڵێم ئەو ئاژەڵە چییە، بەڵام لە ڕێگا گفتوگۆ لەسەر کۆمەڵە شت دەکەین لەسەر بەخێوکردنی ئاژەڵ، لەسەر بەخێوکردنی ئەو جۆرە ئاژەڵانی کە دەگمەنن، بە تایبەت ئاژەڵێک کە لێرە بەخێو بکرێت و دەگمەنیش بێ و خواستێکی زۆریش لەسەر خواردنی هەبێت. لەگەڵ مابن گەشتەکەمان لێرەوە دەست پێ دەکات. جا من لە گەڕانەکەم بەردەوامم لەسەر ڕێگای خۆمان بۆ چۆمان ئەم شوێنە جوانەم بینی، حەزم کرد لێرە لابین و ئەو دیمەنە جوانەش پیشانی ئێوە بین. جەوەکەی ئەوە نەخۆشە، ڕاستە تۆزێ گەرمە، بەڵام حەزم کرد پیشانی ئێوەشی بم و ئەنجە ماڵی ئەوەی بیتە ئێرە سفرەی بۆ داخی لەگەڵ ئایلەی خۆتا گۆشت ببرژێنی، باڵ لێ بێ، چکە لێ بێ. جەوەکەی ئەوە نەخۆشە، ناڕۆمەوانێ من ئەگەر وا بێ هەر ناگەمە چۆمان. ئەوەنەم حەز لێ لێرە دانیشم بۆ خەم جەوێک وەربگرم، بەس ئەوەیە ئایلەم لەگەڵانیە. ئێمە لە گەشتەکەمان بەردەوامین، لە ڕێگاین بۆ چۆمان لەسەر ڕێگەی خۆمان خواردنگێکی زۆر بچووک و خنجیلانم بینی. اینجا حەزم کرد لێرە لابین و هەم نانێکیش بخۆین و هەمیش لەگەڵ ساحێبی ئەم شوێنەیە قسە بکەین کە بزانین ئەو گەشتیارانەی کە لە شارەکانی ترەوە دێن یان لە دەرەوەی عێراق دێن بۆ ئێرە زیاتر تەڵەبی چ خواردنێکیانەیە، حەزیان بە چ خواردنێکەیە. اینجا من ئێستا زۆریشم برسیە، هەم ئەچم نانێکیشە خۆم و لەگەڵ ساحێبی ئەم شوێنەشە قساکەین. سڵاو لێ بە کاک سەلوان. خاڵەت ئیش و کار چۆنە، بازار چۆنە؟ اینجا تۆ بۆ نایی لەگەڵ مان بڕۆین لە شوێنە دانیشین و قسەکانمان بکەین. فەرموو. لەکوێ دابنیشین؟ حەز دەکەم ئێرە باشترێک بێ، دەست خۆش بێ. زۆر سپاس دەکەم، مەمنون. ئیش و کار چۆنە کاک سەلوان؟ وەڵا لە خوای بە زیادی باشە. باشە بەم گەرمایە کە زیاتر گەشتیار و شت ڕوودا مەتقەکەمان دەکات. ئەو گەشتیارانەی کە لە دەرەوەی عێراق دێن زیاتر. کاک سەلوان من حەزم کرد پرسیاری ئەوە بکەم ئێوە چ گۆشتێک لێرە بەکارەهێنن بۆ کەباب، ئیتر بۆ قۆزی بێ یاخود هەر شتێکی تر بێ؟ وەڵای عادەتەن لە مەنتیقەی باڵەکایەتی بەحوکمەوەی کە هەموو تێکەڵاوی تۆزە دەنگە هەڵڕە کاک سەلوان، هەست دەکەم شەرمەکەی نا وەڵا بەخۆم سەوتمەوە وایە. بەحوکمەوەی کە خەڵکی باڵەکایەتی هەمووی تێکەڵە و ناسیاویەکە لێرە گۆشتی مەسلەعە و شتانە بەکار نایە، هەمووی گۆشتی فرێش و خۆمان نییە. کاک سەلوان بۆ خواردن ئێوە زیاتر لێرە خواردنەکانتان چی و چین؟ بەس شتی برژاوتان هەیە یاخود برنج و شلە و ئەو بابەتانەشتان هەیە؟ وڵای عادەتەن لێرانە بە پێی ڕۆژە خواردنە مەسەلەن ڕۆژانەیەکەمان لێرانە قۆزی قەلیە تشتی بریشی برژاو و سادەیە لەگەڵ کەباب سینگ باڵکەوانە. بەڵام جمعە و پێنجشەمان کە خواردنەکانمان زیاد دەکەین، برنجی کوردی زیاد دەکەین، قەیسی زیاد دەکەین، قاز زیاد دەکەین، کەڵەباوی خۆمانە زیاد. لە جمعانە قاز و لە کە تۆزێک سەرماتر داهات ئەوجە دەست بە شتانە دەکەین کە جەوەکەی سار بۆ کاتە ئێوە قەل و قازیشێ. ئەی هیچ ینی لە بەرنامەتانە نییە بڵەن جۆرە گۆشتێک بێنن کە تەڵەبی زۆری لەسەرەوە بەڵام دەگمەنیشە؟ بە قورآن تەڵەبی لەسەرە، ینی خەڵک هەیە داوای مەسەلەن گۆشتی نەعامە دەکەوانە دەکا، بەڵام
خەڵک داوای گۆشتی چی ئەکە عفو تێنە گۆشتی نەعامە گۆشتی نەعامە بەڵێ داوای گۆشتی نەعامەکە داوای گۆشتی بەرخەکە بەڵام بڕۆکنەوەی کە لێرانە قەسابەکان گۆشتی بەرخۆشتانە کەم سەردەبڕن زۆریش گرانە لێرانە وەکو شار نیە چونکە لێرە هەمووی خۆمانەیە گۆشتەکەی زۆر گرانە گۆشتەکەی گرانە وەک ئەڵێ داوای گۆشتی نەعامەیان کردووە خۆتان هێناوتانە بۆ ئێرە یعنی کەبابتان پێکرد بەیان بۆ نمونە گۆشتی هەیە گۆشتی خوشتر ئەکەن بە کەباب یان بە قۆزی تا ئێستا ئێوە هێناوتانە بۆ ئێرە لە مەتامی خۆتانە بە قورآن یعنی ئەوەش مەسەلەن هەر گۆشتەکە تۆ عازی پێ بێ وەستا و شێفی خۆی هەبێ ئەکید تا ئێستا لێرانە هێنراوەتەوە ئێرانە نەعازیش کە چونکە گۆشتی نەعامە دەگمەنیشە پێم وابێ دەگمەنە و وەستای خۆشی دەوێ عازرکردنی تۆ ناتوانانی کەس نییە یعنی لەم ناوە لە ناوچەی باڵەکایەتی بۆ نمونە نەعامە بفرۆشێ بۆ نمونە بە قەساب بۆ نمونە بۆ ئێوە کە ئێوە مەتعەمتانێ داواکاری لەسەر هەبوو بێ داواتان کردبێ کە بیهێنن وەڵڵاهی داوامان نەکردیان بەڵام هەیە گۆشت نەعامە هەیە لێرانە بەڵام ئەمە داوامان نەکردێتە لەو ڕاستە جابوونی خواردنەکانتانەوە نەخۆشە تەمان منەوە نەم برسیە ئەمە ڕێک دوای ئەموو نانێکیش بخۆی زۆر سپاس دەکەم کاک سەلوان زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ بینەرانی خۆشەویست اینجا وەک ئێستا لەگەڵ کاک سەلوان قسەمان کرد شوێنێکی بچووک و خنجیلانەی هەیە شوێنێکی زۆر خۆشی هەیە و خواردنەکانیشان خۆشە من پێشتر جارێک لێرە نانم خواردووە ئێستاش نانێکە خۆم و اینجا بەردەوامە بین لە گەڕانەکەمان هەتا ئەگەینە ناوچەی چۆمان. جا لە سەرەتای بەرنامەکەیە ئاماژەم پێەیە ڕاستە لەوەی هەنێک کەس هەبێت کە پەلەوەڕ بە خێو بکات بەڵام ئەوانەی کە دەگمەنن کەسانی کە هەیە کە بە خێوی ناکەن ئەنجا مەبەستەکەی منیش ئەم نەئامانە بوو کە ویستم پیشانی ئێوەیان بم جا ئێستا هاتم خواردنیان پێ بم تۆزە لێشیان نەترسم گازەگرن وەی فریا ناکەوم خۆشم ڕاکێشم لەگەڵیا ئاوا نابێ با جوان بۆیان دابنێم ئەمەش بۆ ئێوە دەی هاتن ئەوانەی تریشات وەرن 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 دەی بەخوا زۆر برسیانەوە بۆ ئەوەیەکێکیان هەر برد اینجا زۆر زۆر جوانن من زانیاریم لەسەری هەیە کە ئەڵێن نەعامە چاوی لە مێشکی گەورەترێکە اینجا هێلکەکەی بۆ ناڵێن ئەڵێن ئەوەنە خۆش و بەتامە زۆر لە سەوتیانە ترسم خۆشم ڕاکێشم لەگەڵیا برژانگیانەوە درێژ و جوانە تەسەوور ناکەن دەستم نایگاتێ ئەنجا لێرۆ چۆن بیان نەمێ باڵایان لە من بەرزترێ کەمانە چی وەی ئێستا ئاوا نەعامەیەک وەریتەوانێ و گۆشتەکەی بخۆین و اینجا هێلکەی نەعامە ئەڵێن 25 هێلکەی مریشک یەکسانە بە یەک هێلکەی نەعامە یعنی ئەوەنە گەورەیە بۆ کوڵاندنیشی 2 سەعاتی پێویستە سەعات و نوێک بۆ 2 سەعاتی پێویستە تووڕابن لێم بۆستن ئەوە
ئەوە هیچم لێ ناکەن نزیکان نا والله باڵاشیان چەند بەرزە ماشەڵڵان لێبی ئەوێ گازم لێ نا والله مەترسێ هیچ گاز لێ نادا یەک دانەی تێدا زۆر تۆزەخراوە ئەگەر نا مەترسێ بوو بەشەڕ نانە هیچ نییە گەمانەکە بوو بەشەڕی خۆیان ئەمەیە تووڕەکە؟ نا والله ئەو دارەشم هێناوە لەگەڵ خۆماڵە من هاتە پێشەوە لێم یەکسەر ئەڵم هابی خۆ باشە ئەمانە لەکوێ هێناوتەن کاکاسم ئەوە تقریبا 2 ساڵە لە ڕانیەوە بە بەچکەیمان هینان لە ڕانیا بەڵێ لەبەرەوەی ئەگەر بە بەچکەی نەبێ منتیقەیمە منتیقەشی بەفراویە بە حقات لە منتیقەیمە ناژیت ئەلان بە گەورەی بهینی بۆ ئەو منتیقەی ناژیت بەڵام بە بەچکەیمان هینایە لۆ ئەوەی دەگە کەش و هەوای ئەو منتیقەی بگونجێ زستان لێرانە 15-20 سانتیم بەفریان لەسەر پشتێکەوی ئەگەر بە بەچکەینەینی بە حقت لێرە تحمل ناکەن چکەوەی لە ئەسلدا تخمەکەیان لە ئەفریقای ئەگەڕێتەوە لە منتیقەی گەرم منیش مەبەستم لەوە بوو یعنی ئەو جەوەی ئێرە بۆ ئەمان گونجاوە دەبی لە گچکەیرە دەگەت جەوەکەی بگونجێنی جەوەکەی لۆ ئێرانە لۆ منتیقەی باڵەکایەتی هەمووی گونجاوە لۆ هەر شتەشی کە بە خێویکەی بەڵام وەکو نەحاما دەبی لە بەچکەیەوە بهێنی بۆەوەی دەگە کەش و هەوایەکەی خۆ بگونجێنیت ڕاستە باشە کا کازم ئەمانە چۆن نێر و مێیان جیا بکەینەوانەیە ئێمە بەچیا بزانین کە کامیان نێر و کامیان مێ وەڵا هەو هیچ نییە بۆ نمونە هەان ئەوەیان مێیە ئەو ڕەشیان نێرەیە ئەوەیان نێرێ ئەوەیان مێیە بەچیا ئێمە بیناسیینەوە کامەی نێرە و کامەی مێیە یەکەم شت نێرەکەیان هەیکەلی گەورەترە و مەیەکە هەیکەلی گچکەترە دووەم شت زیاتر نێرەکە ئەو ڕەنگەی دەرەچیت بە ڕەنگەکان یاز تقریبان و نێرەکەشی ڕەش و سپی دەرەچیت ڕەش و سپی نێرەکەی ڕەش و سپی دەرەچێت مەیەکەی ڕەنگەکەی کەمێک کاڵترێک بە بێگومان بەڵێ ئەی ساڵانە بۆ منە چەند جار هێلکەجا ئەنێن کاتی هێلکەدانیانیان کەیە بەخۆی لە مانجی دووە دەست پێ ئەکات لە تا مانجی 6 و 7 و ئەوانە هێلکەی ئەکات وەکو مریشک و عەلەشیش و قاز و ئەوانە کاکازم من شتێکم لەسەری بیستۆ کە ئەڵێن هێلکەی نەعاما ئەبێ 2 سعات بکوڵێندرێت ئەنجا ئەخورێت وایە؟ ناوەڵە 2 سعات ئیدی گۆشتی لەسەر ئاگریدانەی 2 سعاتەکولی بەڵام لە ئەساسدا هێلکەکەی ماشەڵڵا جیاوازتر بڵێن لە هێلکەی عەلەشیش و قاز بێگومان یەک دانەی کیلۆیەک و 500 هەتا 800 غرامی ڕۆیانی هەر یەک دانە هێلکە هەندی 28 دانە هێلکەیە ڕاستەکەی بنەوە زانیاریام هەبوو بەس ئەی گۆشتەکەی بە چەندێکە کوڵێندرێ زۆر کەساڵە ئەگەر 2 ڕۆژیش بکوڵێندرێ هێشتا ئەو گۆشتەی خوێنی تایە کە یعنی ئەی خۆیت گوایە ئەو گۆشتی نەعامە خوێنی تێدایە ڕاستە من نەخێر ئەم نەڵێم نەخێر ڕاست نییە گۆشتەکە خوێنی تێدا نیە فقط ئەگەڕێتەوە سە ئەو کەسەی کە ئەوژیتەوە ئایا بە چەند خاوێنەکاتەوە ئەلعام بۆ نمونەمە نەحامەی کە ئەوژینەوە لایانی کەم 5 سعاتی پێ ئەچی هەتا گۆشتەکە ئازرەبی لۆ مشتریەکەمان لەبەرەوەی لێ ناگەڕێن بەڕاستی یەک پشکە خوێنیشی پێوەبی بەڵام زۆر کەس زانیاری نییە ئەوە وەکو جوانەگا و گۆلک و بڵێن مەڕشتیوە نییە فەوری بیگوژەوە ئەوی جوانتر پێویستی بە خاوێنکردنەوەیە چکە تایبەتمەندی خۆی جودایە واتە 5 سعاتی پێویستە بەس بۆ ئەوی گۆشتەکەی بکڵێت نا بۆ کوڵان نا کە ئەیکوژیەوە 5 سعاتی پێویستە تا گۆشتەکە ئازر ئەبیت بەڵام بۆ کوڵاندن باوەڕکەم 3 چارێک سعاتەشی زیاتر تێپەڕ ناکە یعنی ئەوە ڕاز نییە کە ئەڵەن پێویستەکە ڕۆژێک کامل ئەو گۆشتی بکڵێندرێ ئەنجا خاوێنە بێت ناسکترین گۆشتە لەسەر ئاستی هەموو گۆشتەکانی دی وەکو جوانەگا وەکو کاوەڕ وەکو ینی جیسێک یعنی دەگە هەموو گۆشتەکانی دی زۆر ناسکە باوەڕ بکە لە برژاندن یعنی 3 دقەی پێوێ هەتا 4 دقە گۆشتەکە لەسەر ئارێ وەڵڵە کاکازم من بیستمە لەسەری کە ئەڵێن کاتێک کە هێلکەکانیان تەواو پێگات و تەواو ئەبێ بە بەچکە یعنی ئەڵێن نابێت لەگەڵ گەورەکانە دابنرێت چکە ئەیکوژن ئەو شتە ڕاستە؟ بێگومان جوچکەکان بەخۆی وەختێک کە بڵێن
مێیەکان لەسەر هێلکەکەی ئەکەون بەچکەکانیان نابی دەگەڵی گەورە تێکەڵ بن بۆچی لەبەر ئەوەی لەبەرەوەی عزیزیان نا ماشەڵای لێبی ئەوە گەورەیە هەر یەک لاقی لێبدا قووەتی لاقیوەی بڵێن چەند چیلۆیە لەبەرەوەی الان ڕاستی ئەوە لە کاتی لاقی داوێت جا لە هەر دەعبایەشی بدا یاخود خوا بە ڕۆژێنەکە لە زەلامی بدا لۆ هەیە لاقی بشتێنیت لە دەعبای بدا لۆ هەیە بیگوژیت چکە زۆر بە قووەتە ڕاستە بەڵام شوێنەکەی بەڕێی تۆ یعنی بێ ڕوبەرەکەی چەند بێ بۆ بەخێوکردنی نەعامە گەر کەسێک بێوێت وەکو بە ڕێزت ئاوا بێوێ نەعامە بەخێوکە پێویستە ڕوبەرەکەی چەند بێت چونکە پێویستە شوێنیان گەورە بێت هەر برادێک هەر دۆستە کە بێوێ پرۆژەی نەعامەی بەخێو کاتیانەوە تێ چەند نەعامەچی بەخێوکە دەبی لایەنی کەم ئەو حەردەی لە دۆنمە کەمتر نەبیت لەبەرەوەی نەحامە هیوایەتێکی هەیە کە بەیانیان دەرت کرد لایەنی کەم ئاردەکەی پێویستی بە یەک دۆنمە بیتوانی غار بدات چکە لە جێگایەک ناژیدا غورفەچیکەی مەسەلەن 4 بە 6 بی ئەوەن دەبی بڵێ وەڵاهی بەخێوی کەم پێویستی بە ڕوبەرەشی زۆرە ئەلهام بەحقەت ئەو مەزرایە بوویتە پوش ئەگەرنا لە بەهاران و بڵێن هەتاماوەک پێشێستامە هەردە دەرێمانەکردن لەوەی جای بخوا بە سروشتی خۆی بەڵێ ئەیکا کازم ئێستا بۆ نمونە تەڵەبی زۆری لەسەرا چونکە پێم وابێ ئەڵە نرخیان زۆر گرانە ئەو کەسانەی کە دەبیانەوێت بیکڕن ئەبێ پارەیەکی زۆر بن بۆ ئەوەی کە گۆشتی نەعامە بخۆن بەخۆی نەحامە بەڕاستی بەخێوکردنی تایبەتمەندی خۆی هەیە جیاوازتر لە جوانەگا و مەڕوو بزنوشتیوە کولفەی زۆرترە یعنی لە بەخێوکردن کولفەی زۆرترە نەحامەش کە گرانترە گۆشتەکەی گرانتر نییە بە حقەتە من وەکو خۆم لێرانە ئەمە مشتریمان هەیە گۆشت چیلوی بە 20,000 ئەفرۆشین هی نەعامە بەڵێ بەزیندە قەپانش چیلۆی بە 10,000 ئەفرۆشین گۆشتەکەی ئەوەندە گران نییە بەڵام گۆشتەکەی زۆر ینی گۆشتێکی خۆشە دی چوریشی تیان نیە باشتی نەعامە چوری هەیە بەڵام چوریەکەی جیاوازە ئەو چوریەی کە هەیتی بۆ نمونە لە بن ئەو سینگەی لە بن ئەو زگەی چەورەکە خوای گەورە وای دروست کردیە ئەو چوریەی دەرمانە پێم وا بە ڤیتامین دی و ئەی و بی تێدایە ئەوەی کە من زانیاریم لەسەری هەیە ڤیتامین بی و ئەیدی تێ لە هێلکەکەیە ئەژڵێن دکتۆر زۆر جار بە نەخۆشی ئەڵێت بڕۆ گۆشتی نەعامە بخۆ ئەمە تا چەند یعنی باشە کە دکتۆرەکان ئاوا خەڵک بە خەڵک بڵێن بڕۆن گۆشتی نەعامە بخۆن ئیسفادەکەی چییە بۆ ئەوان بەخۆی گۆشتی نەعامە جیاواز لە گۆشتی کاوەر جوانەگا بزن چەند ڤیتامینێک هەیە لەو گۆشتی هەیە لەوەی نییە لە نەعامەی یعنی ئەو کەسانەی کە نەخۆشیان هەیە سوکەریان هەیە نەخۆشی دیکەیان هەیە چەندی بخوا پێتێک ناچیت گۆشتی نەعامە ئەوە لە کوردستان بە حکمی وەی 1-2 ساڵە خەڵکی زانیاری هەیە خەڵک ئەلحانەکە وردە ئەوە شارەزایی ئەبی توەزانەی گۆشتەکەی تا چعدەک باشیان خراپە گۆشتەکەی زۆر باشە لەو کەسانەی کە نەخۆشە جگە لە ڕوونی نەحامە لۆی ئەنووسیاڵێ بڕۆ ڕوونی نەحامەی لە پشتی خۆت بدەیان لە فقراتی ڕۆنیشی هەیە ڕۆنی دەرمانە بەڵێ ئەی چۆن ئەو ڕۆنە یعنی بۆ منە کەسێک بێوێت پێویستی بە ڕۆنی نەعامە بێت چۆن دەستی بکەوێت یعنی بۆ نمونە ئەمە لێرانە لە بیدایەتەوە ئەو پرۆژەمان کە دەست پێ کردیا دامان نایە وەکو خێر کردیتمانە خێر ڕوونی نەعامە ئەمە وەکو پارە نایفرۆشین هەر کەسێک لە هەولێر لە دەهۆک لە هەر شوێنێک لەو کوردستانەی داوا بکە ئەو کەسەی کە نەخۆشە داوا بکە ئەمە بەبێ بەرامبەر ئەیدێتان لێیە کاکازم ئەو چاکەێشتان لەگەڵاکە ئەڵێ هەر کەس پێویستی بە ڕۆنی نەعامە هەیە بێتە لای ئێمە بێ بەرامبەر ڕۆنی نەعامەی پێبەخشین ئەگەر نەخۆشیتان هەیە ئەوە سەردانی کاکازم کەن ئەو ڕۆنی نەعامەتانەیاتێ باشە کاکازم ئێستا نەعامانە بۆ نمونە تۆ زۆرت هەبوو پێم وا بێ نزیکی سەڵات هەبوو وەی هیچ ئەمانە خەڵک بردوێتی کڕیوین یان ئێستا وازم نزیکی چل دانەیەکت ماوە فرۆشراون ئەمانە تەڵەبی زۆری لەسەرە بێگومان واللهی تەڵەبی زۆری لەسەر ئەمە بەخۆش ڕاستی بە زۆری بەس پێنجشەم و جومعە ئەیگوژینەوە دۆست و برادەر داواکەن پێنجشەم و جومعە زیاتر ئەگوژینەوە و زیاتریش بە حقیقت ئەو پرۆژەم کە کردیە زیاتر لەو دڵخۆشی خۆیە یعنی ئەمن وەکو خۆ ڕێی مادیەکەەوە هیچ بۆ تۆ گرنگ نیە لە خوای بەزیادی بێ ئەلحەمدولیلا شکرانەی خوایە بێ وەکو مادەی
باشم الحەمدولله لە خوای بە زیادی ئینسان ئەگەر قەناعەتی هەبێ زۆر زارواڵم ئەگەر سەحیبی هیچ نەبی یان سەحیبی 100 دەفتەر دۆلار بی ئیدی شەرتی قەناعەتە ڕاستەکەی خوا داوەنەی کەت باتێ مەرج نییە تۆ بەس بۆ لایەنی مادیەکەی ئەم شتە بەخێو بکەی بۆ منام پرۆژێ و داناوە لێرە چکۆ شتێکی دەگمەنە کەم کەس هەیە یعنی نەعامە بەخێو بکات لەوەیە خەڵکانێکی زۆر هەبێ جۆر هاپەلەوەڕیتر بەخێو بکەن بەڵام ئەمە شتێکی جیاواز بوو لە لای ئێمە بۆیە حەزیشم کرد ئەم بەرنامەیە تایبەت بکەین بە بەڕێزت کە کارە بەخێوکردنی نەعامەیە خۆشحاڵێن اینجا حەزەکەم خۆشە چ زانیارێکی زیاتر هەیە بۆ بینەرانی ئێمەی باس بکەی کە لەسەر نەعامە نەزانراو بێت بۆ نمونە یان ئەوانەی کە لەسەر نەعامە قسە دەکەن ناڕاستە قسەکانیان حەزەکەم بەڕێزت حەزەکەی با بچینە ئێرەوانەوە وەرە ئەولای لۆی ئەمن بخۆم بدەمە ئەولایە بەخۆی ئەو کەسای ئەمن زۆر زارواڵێم سەردەمی ئەوڕۆکە وەکو پێشینیە سەردەمی ئەوڕۆکە لەخوای بە زیادی تەکنەلۆژیا هەیە لە هەموو شوێنێک ئەو کەسەی کە زانیاری نییە ئەتوانی لە یوتیوب زانیاریەکەی دەرێنی ئەوە نییە بڵێم وەڵاهی ئەمن بتوانم فێڵ لە خەڵک بکەمەلان لە یوتیوب لێدا هەرچی زانیاری هەیە لەسەر نەعامەی ئەداتێ لەسەر ڕوون لەسەر گۆشتەکەی هەتا جونگەکانی یعنی زۆر کەس هەیە داوا ئەکا چەند ڤیتامین و ئەوانەی تێدا ینی داوا ئەکا لۆ ناو بەڵێ بۆ خواردن ڤیتامینەکی تێدا ینی ئەو کەسانی کە زانیاریان هەیە ئەوە ئەزانن سوودەکەی چەندە بەتایبەت هێلکەکە زۆر جار دکتۆر ئەنووسیت دکتۆر ئەنووسیت مەسەلەن لۆ ئەو کەسانەی کە پێویستیانە هێلکەی نەعامە دوای چەند ڕۆژ ینی دوای چەندێکی پێویستە تا هەڵبێت 40 ڕۆژ 45 ڕۆژی دەوێت 40 ڕۆژ بۆ 45 ڕۆژ بەڵێ ئەی کاتێکە خۆیان بۆ چەندێک بۆ ماوەی چەند بۆ چەندێک هێلکەدا ئەنێن بۆ نمونە بەخۆی حەسەب ئەو چەندانەت هەیە مەسەلەن بۆ نمونە ڕۆژانە ئەو نەحامانەکە 20 نەحامەت هەبینێ مەیە هێلکەی بکە ئەتوانی لە 20 ڕۆژ 15 ڕۆژ دای بنێەوە یعنی حەسەب بەکەیتی خۆتی هیچ ڕۆژدا دەستە خۆش بێکا کازم زۆر سپاس دەکەین کە کاتی خۆ بە ئێمە حەزم کرد زیاتر گفتوگۆ بکەین لەسەریان هەر شتێکی ترت هەیە خۆت بتەوێ باسی بکەی لەسەر نەعامۆ زانیاریمان بیتێ ئێمەش پێمان خۆشەوەی والله گازێکی لێگرت هیچ نییە گەبرینداری نەکردی هیچ نییە نانا کێشە نییە کا کازم مەطعەم شتەکان داوا ئەکەن بە تایبەت یعنی ئاوا بێن بۆلات کە داوای گۆشتی نەعامە بکەن یا هێلکەی واللهی زیاتر داوای هێلکە ئەکەن داوای گۆشتەکەن ئەمن لە ڕاستیدا دووبارەیەکەمەوە وەکو پرۆژێکمان هەیە ئەگەر خوا بکاتە قسمت بە تەماینە ئەگەر خوا دەرفەت بدا بتوانین لە منتیقەی باڵەکایەتی مەطعەمەکی بکەینەوە تایبەت بە گۆشتی نەعامە و قەسابیەکەشی لەگەڵ دابێت چکە زۆر جار برادەر هەیە داوای گۆشتەکە لە هەولێر لە سلێمانیان لە سۆران لە جێگەیان شوێنەکان بەتەمان لەکوێ بیکەنەوە ئەو مەطعەمە و بۆیە ئێمەش سەردانتان بکەین و ئەو بینەرانەشی کە ئێمە ئەبینن سەردانی مەطعەمەکەی بەڕێز بکەن ئەگەر قسمەت و نسیبی ئەگەر خوا دەرفەت بدا قسمەت بی ئینشاءالله ناو بازاری چۆمان بیدایەتی زۆر سایدی چۆمان بێ شوێنەشی دیکەوی خۆیان بڕۆ وەڵعاسڵ لەو شوێنە بە تەماینە ئەگەر خوا دەرفەت بدە ئیشەڵڵا لەسەر خێرێمەش پێمان خۆشە و ئێمەش سەردانە ئەەکەین و ئەو بینەرانشی هەرچ کاتەچی دێن دە خزمەت داینە پێش بەبێەوەی مەطعەمیش دابنێن ئەمە با خزمەتی زۆر سپاس دەکەم کا کازم ماڵە ئاوا بێ ئێستا ئەگەر بمانەوە هێلکەی نەعامە لە لای تۆبەرین هەیە یعنی بەردەوام مودەکەی جیاواز مودەکەی خۆی سروشتیان هەتا مانجی دوو ناکە مانجی دوو دەست پێەکە لەو مانجی 6 لە مانگی 2 بۆ 6 هێلکەی نەعامە بەردەست بەڵێ بۆ خۆیان زۆر لێیانە ترسم ناترسە ئەوە زیاتریش گەمانەکەن ڕاستی زیاتر کەیفیان بە ئینسان دێت یعنی کە گەمانیان دەگەڵ بکات ماشەڵڵا باڵیان چەند بەرزە پێم وا بە خێراتری نیشن ئەمانە لە بێگومان بەڵێ ئەڵێن بەس نەبوو سەرم نەشکە من ئاوا هاتووم خۆم کەشخە کردو ئەمانەشن گازم ئەوە گاز لێ هەرەدەن ینی فێرن ئیدی هەر ینی کەیفیان بە گازگرتن هەردێت ئیدی ئەوە نییە بڵێ کەیفیان پێنێ
ڕاستەکەی زۆر یان برادری ئینسانیشن بەس ئەوەندەیە بە حقیقەت ئینسان ساحیبی خۆ ناناسنەوە ڕاستەکەی ئەوە نییە بڵێن وەڵای مەسەلەن یان کێشانە ساحێبی خۆی بێ خۆی نانە لەخوا بە زیادی بە حەقلیان نییە خوا ڕەفیقەکانی بۆ بان کردم هەمووی هەبوو حەقلیان نییە ڕاستی بڵێ ساحیبی خۆیان ئیدی کە بناسنەوە والله یازام کامێرەمانەکانیان هەموو ڕاونە کێشانە دەیخێنا من یەک ساعتە لێرەیە گازم لێگیرێ باەوەش تۆزە گازگیرێ هیچ لە گەورە نییە دەستەکان خۆش بێ کاک کازم زۆر سپاس دەکەین کە کاتی خۆ بە ئێمە بەخشی خزمەتداین ڕاستی من هەنێ زانیاریت پێیان کە من نەمەزانی کە ڕۆنی نەعامە هەیە و بەکارە هێندرێ بۆ نەخۆشی و ئەزانی بووم کە کۆمەڵەشت هەیە بۆ نەهێلکەکەی یا گۆشتەکەی دکتۆر بە نەخۆشەکانی ئەڵێ بۆ نەخۆشی ئیسفادەی لێ بکەن بەس بۆ ڕۆنەکەی نەمزانی بوو واللهی ڕۆنەکەی دکتۆرن تەمانەوە دکتۆرەکان ئەوەی شکستی مەسەلەن فقراتی پشت و ئەوانە ئەوان ئەنووسن لۆ ئەو کەسانەی کە ئینزیلاخیان هەیە چۆچیان دێشی یا پشتیان دێشی یا فقراتی ملیان دیشە بڵێ ئەمەش بێ بەرامبەر بەڕاستی ئەدەینە خەڵک وەکو خێر ئەوە نییە بڵێن بە پارە بدەینە باشە کاکازم من شتێکم لا بوو بەپرسیار ئەو ڕۆنەی چۆن لێ ئەگیریانی تێناگەم لەوە خوای گەورە ئەو ڕۆنەی وا دروست کردیە ئەو بن سینگەی کاملی ڕۆنە یعنی یەک پارچە ڕۆنە جیاواز لە ئەخر دوای ئەوەی کە بۆن بوونا چۆن بڵێ ئەها کوشتمانەوە کوشتانەوانێ ئەنجا ئەو ڕۆنەی لێ دەردێنین بەڵێ بڵێ ها من وەمزانی ئەو ینی ئێستا نانا کاتی ئەگژینەوە ئەو کات ڕۆنەکەی لە بن زجیا ئەو ڕۆنەی ئەسلە و کە خەڵک داوایەکە بەداخەوە ئەو ڕۆنەی لە بازاریش هەیە دەشوشەیدایە ڕێزم هەیە لۆ عیادەکان بانەبی تا زەمکردنێک بەڵام 100% نییە بەڵام ئەوەی بیاوێ لۆ نەخۆشی لۆ خواردننا لۆ نەخۆشی هەر کەسێک بیاوێ پەیوەندیمان پێوە بکە ئەمەدە خزمەت داینە لە هەر چێن دەربی لۆ شوێنێرین تەواو زۆر باشەکە کازمگیان دەستەکانە خۆش بێ ئیتر ئەوە بینەرانی ئەزیز کاکازم وەک دووبارەم کردوانێ ئەڵێ ڕۆنی نەعامە ئێمە بێ بەرامبەرەی بەخشین بە خەڵک ئەوانەی کە پێویستیانە بۆ نەخۆشی اینجا حەزەکەم چیترت هەیە پێمان بڵێت و بۆی لێرە کۆتاییش بێنین بە پرۆگرامی گەڕان وەک بەڵێنیش مابوو هەر جارە و شتێکی جیاوازتان پیشانەین ئەمەش یەکێک بوو لەوانە کە بەخێوکەری نەعامەیە کە ئەمەش بەڕاستی شتێکی جیاوازە کەم کەس هەیە نەعامە بەخێو بکە یاخۆت ئەو ئاژەڵانەی کە دەگمەنن و تەڵەبێکی زۆر زۆریشانەیە لە ئێستاشان نەعامە تەڵەبێکی زۆر زۆری لەسرە بۆیە منیش حەزم کرد کە کازم باسێکی ئەوەمان بۆ بکات ئەمە بوو گازی لێگرتم لەو ساوە ئەوە لە قوشتمان لێ نایەن بەخۆی یەک دانیان زۆر پیسە لاقی داوێ گەنا ئیدی کە زۆر فەقیرە لاقی ناوێن بڵێ لاغباوێ و لەسەر تووکەکەشی هەندێک زانیاری بدەمێ تووکەکەشی بەکارێنرێ بۆ هیچ بەداخەوە لە کوردستانی ما هیچ شتێک بە سیستەم نەکرایە هەتاکو بتوانین وەکو هاوڵاتیەک بتوانین استفادە لێ بکەین بۆ نمونە ئەو تووکەی ئەگەر لە وڵاتەکی دیکەبایە ئەو تووکەی بە چیلۆی $100 تووکی نەعامە چیلۆی $100 ئەکا بۆ شتێک بەکارە تووکی نەعامەی $100 ئەکات لەبەرەوەی بۆ جوانکاری بەکاردێت دوام ئەو پێشتر پاشایەکان هەبوون ئەها یعنی ڕێزم هەیە باوەشینیان لێ ئەکردن لە پشتەوە دیو نەفەر ئەجات چ پیاوی چ ئافرەت ئەوە تووچی نەحامەیە ئەوها باوەشینەی لێ ئەکات و لۆ جوانکاریش بەکاردێت ماشەڵڵا تووکەچی تووکەچی شازی هەیە یعنی خوای گەورە تووکەکەی وا دروست کردیە تووکەکەی ئەوەندە نەرمە جیاواز لە هەموو تووکەشی ڕاستەکەی زۆر زۆر جوانیش تووکەکەی ئەمە مێبووتە لە ڕەنگە کاڵەکان ئەو ڕەنگە کاڵانە مەیە ئەو ڕەش و سپیانە هەمیان نێرن بەڵێ جا من ێستا حەزەکەمەوە ببینم کاڵی زۆر هارە واللهی ئەوەی زۆر لەمانەشە ترسم بەزەبێ ئەوەش ببینەوە هەیناکە خۆمانە ڕۆین با بڕۆین ئەمەیە جا یەک کامێرەمانە ئەگەر بێت ئەو مواسەفاتەشی پێ بدەن عزیەت نەبێ تەسویرێکی ئەوەمان بۆ بکە مواسەفاتێکی ئەوە باسەکەین مواسەفاتەشی دیکەی هەیە بۆ نمونە نەحامە ئەچیتە ناو ئاو هەڵەنیشیت بەڵێ تقریبان 10 دقە چارێگێک ئەوها لە ناو ئاو هەڵەنیشی
و ئەگە هەستا پاش 5 دقە 10 دقەی دیکە ئەچی لە ناو خۆڵ وەکو مریشک خۆ دەخۆڵی وەرەدا بۆچی؟ ئەوە خۆی تحقیمەکە خۆی پاکاتەوە بەڵێ بەڵێ خۆی پاکاتەوە دواترێتەوە ناو چکە بە حەقەت بڵێن نەڵێن ئەو خۆڵە کە لە خۆی ئەدات وەکو تحقیم وایە ڕاستە وەکو تحقیم وایە کامەیانە دای مەزەر بزانە کاکە ئەومان بۆ بدۆزە ڕۆزای هارەکە کامەیە ئەمە هەمووی هارن بەزە مێ بزانم ئەویان کامەیە کە تۆڵی ئەروەڵا هەستا لەوێ ها ماشەڵڵا باڵێ لە هەمووشان بەرزترە تووڕە دیارە ئەو هەو نییە مەزەر ئەو هەو نییە قاچەکە کورە هاو نییە نا بۆ تو لە من باشتر نزە کورە خاچێکە هەوایی دەناو ئاوێدا بوو ئەمەش پێم وا بێ هەر خاکێکەیە بەڵێ بەڵێ ئەمە یانەڵی تۆ دای بزانم هەر لە دوور و عەسەبی دیارەیتر نازانم والله هەندێک شوێن دەبێ وەڵای مەزەر سەتانەوە چیتەوە ژۆرەوێ هەیە ڕۆشتەوە ئەوسا ئەوە دارێکم لێدا ڕاستی ئەی ناکێشە نیە گەر ڕۆشتووە والله کێشە نییە. مەزەر ئەوەی دووەمەوێ هەیە هەوە کێشە نیە کاکازم هەر حەزم کرد ببینم وەڵای زۆر حەزم با بەخۆی- بە خێوکردنی ئاژەڵ و هەمووشیانم زۆر خۆشە بەڵام لە هەنێکیشیان ئەترسم ئێستا من یەکەم جارم بۆ نەعامە لە نزیکەوە ببینم بەڵام زۆریش لێ ترسم وەڵڵا بخۆی نەحامە نەک نەحامە یعنی ئەو کەسانەی کە هەر شتێک بەخێوەکە مار بەخێوەکە بزن بەخێوەکە کاوڕ بەخێوەکە هەر ئینسانێک ئەو شتانێک کە بەخێوەکە یەکەم شت ئەگەر لە ناخی دڵەوە ئەو شتانێک کە خۆشنەوەی پێی بەخێو ناکرێت ڕاستەکەی ئەسپا حشترا نەحامەیە مریشکە ینی هەر شتێککە ئینسان کە بەخێویەکە لە ناخی دڵەوە ئەگەر ئەو شتەی خۆشینەوێ و بەخێو ناکرێت چکە شت دەبی لە ناخی دڵەوە خۆشەویستی پێ دەربڕی ئەو جار لەو پرۆژانە سەرکەوتووە بێ دوایە ینی زۆر کەس لای وایە مەسەلەن ئەلە کاکەجا تۆ چیەوە بەخێوەکەی ینی ڕێزمێ ئەو بە حکمی وی کەیفی پێنایە بەڵام ئەمن لە ناخی دڵەوە خۆشمەوەی کەیفم پێدێ ینی ئەزم لێە ینی چی تێدایە ئەگەر شتێکی جیاوازتر بەخێوکە ینی ئینسانیش ئەوە نییە مەسەلەن بڵێن وەڵی ئیلا ئەوە پێشتر لە ئەفریقیا هەبووە لەخوا بە زیادی بێ ئەوڕۆکە دنیا پێشکەوتووە هەر شتێک لەو سەری دنیاە ئەتوانی دەگەر خۆمە بەست لە شتێک بێت ئەتوانی بەدەستی بێنی کاکازم بەنسبەت خۆراکی ئەمانەوە شتێکی تایبەت هەیە بڵێ ئەو خۆراکە ئەخۆنی یاخۆت ئەتیادی هەموو شتێک ئەخۆنەوەن بەخۆی نەحاما سروشتیان جیاخۆرە ئەوە وەکو خۆی وەکو خۆرەسک جیاخۆرە باقی دیکە مەسەلەن ئینسان ئەگەر بەدەست ئەوها بەخێوەکات ئەمە وەکو سروشتی ڕاستی بەخێوەکەین گەرمیانە دەینێت جۆیانە دەینێ و باقی دیکە وەکو سەوزەی دیکە ئەلحان ئەو دەوانە جاروبار وێنجە ئەدەینێ باقی دیکە تەماتە گندۆرە شفتی پەلکە خۆن کێشەیان هیچ نەکەیفیشان پێدێت چکە بەخۆی لە ئەساسداوە جیاخۆرە ئەوە نییە بڵێ وەڵا کەیفی پێنێ ڕاستەکەی دەست خۆش بێ کاکازم من حەز ناکەم بڕۆمەوە بەجددی زۆر جوانە حەزەکەم هەر لە ناویان نابم سەرڕایەوە لێشیانە ترسم بەس هەر حەزەکەم لەگەڵیان نابم لێرە سریان بکەم ماشەڵڵا چەند سەریعن وەخۆی ئەوە ماشەڵڵا خوای گەورە باڵی وەی پێنەدایە بفری ئەگەر هاتبا و بفری بە باڵی دایتێ بەڵام بە حکمی هەیکەلی قورسەکە ناتوانێت بفری ئەوە هاتبا و بفری باە نەوعی دانیا سووری نابوو بەڵام خوای گەورە هیچ شتێک بێ سەبەب ناکەیانی کە مەسەلەن کێشی ئەوەندە زۆرە تاکە دەعبایە باڵداربی و نەفرن بەزەبێت بەڵام خێراترینیشە بێگومان خێراترینە وەکۆی من بزانم لە سعاتی 6 کیلۆمەتر ئەبڕێ باشە کێشیان لە نێوان چەند بۆ چەند لە بۆ منە ئەگەر سەمانە گەورن تەمەنیان هەیە کێشیان ئەڕوات هەتا 150 کیلۆ تا 150 بەڵێ بەڵێ بەخۆی لە بەچکەیەوە بڵێن لە 2 کیلۆ و نیو دەستپێکە 3 کیلۆ دەستپێکە ئیدی هەتا گەورا بیت ئەڕوا هەتا 150 کیلۆ تا 150 بەڵێ بەڵێ تا 150 کیلۆ ئەڕوا سپاسەکەین کاکازم دەخزمەت داین دەخزمەت داین زۆر خۆشحاڵین نا منیش خۆشحاڵ بووم لەگەڵ زۆر خۆشحاڵ بووین بژی زۆر بەخێر بێن سەر چاوم زۆر خۆشحاڵ بووین
جابی نەرانی ئەزیز هەموو مەبەستەکەی من ئامانجی من ئەوە بوو کە ئەمڕۆ گەڕانەکەم تایبەت بکەم بە نەعاما بۆیە لە سەرەتای بەرنامەکەشەوە ئاماژەم پێ نەیە حەزم کرد کە هاتمە ئێرە ئێوەش بیبین و ئەو کاتە زانیاری وەی بۆ خوار گازم لێگرن زانیاری زیاتریان لەسەر باس بکەین کا کازمیش باسی کۆمەڵشتی کرد کە بەڕاستی بۆ منیش تازە بوو لەوەی بۆ ئێوەش تازە بێ بۆ بینەران کۆمەڵە زانیاری لەسەر گۆشتەکەی لەسەر ئەوەی کە ئەیانوت کە گۆشتی نەعامە پێویستی بە 8 ساعت کوڵان یا 5 ساعت کوڵان هەیە لاتون نەیاڵن قسەکانم بکەم ئەیانوت پێویستی بە 8 ساعت 5 ساعت کوڵان هەیە بەڵام ئەڵێ پێویست ناکە گۆشتەکەی ئەوەنە ناسکە پێویستی بە 45 دقە سعاتێک هەیە بە نسبەتەوەشەوە کە خوێنەکەی ئەفوکە گۆشتەکەی خوێنی تیا ئەمێنێتەوانە کاتێک کە ئەشقڵێت هیچ ڕاست نییە گۆشتێکی زۆر ناسکی هەیە وەک ئاماژەشی پێەیە ئەڵێت ئێمە ڕۆنی نەعاما بێ بەرامبەر ئەین بە بینەرەکانمان باشە هەر کەسێک لە ڕێی بەرنامەی ئێمەوەچوو بۆ لای کاکازم ئەوە باداوای ڕۆنی نەعامیلێکا بێ بەرامبەرە جامەوێ لێرە کۆتایی بە پرۆگرامی گەڕان بهێنم هەتا وەکو گەڕانێکی تر و کارێکی جیاوازتر خواتان لەگەڵ